ڕۆناڵدۆ ئەو ئەستێرەی کە گرنگی باڵکشانی تەمەنی نادات و بەردەوام هەوڵی تۆمارکردنی ئاماری نوێ دەدات. کریستیانۆ ڕۆناڵدۆ تەمەنی بووە 39 ساڵ و لەدایک بووی 5 مانگی 2 ساڵی 1985. ئەستێرە پرتوگالیەکە لە نەخۆشخانەی مێندۆنچای شاری فونشاڵی دوورگەی مادێرا لە خێزانێکی هەژار چاوی بە دنیا هەڵهێنا. لە سەرەدەتا دایکی ویستوێتی لە باری بەرێت بەهۆی هەژاریەوە، بەڵام دواتر بڕیاری گۆڕی و ئەو کوڕی هێنا دنیاوە کە خاوەنی میلیۆنان هەوادارە لە ئێستادا. ڕۆناڵدۆ تۆپی پێی پیشەی لە یانەی سپۆرتینگ دەست پێ کرد و پاشان سەرنجی زۆرێک لە یانەکانی ڕاکێشا تا لە کۆتاییدا مانچستەر یونایتد سەرکەوتوو بوو لە گواستنەوەی. ئەفسانەکەی مادێرا لەگەڵ شەیتانە سوورەکان درەوشایە و لە ماوەی نزیکەی 6 ساڵی یاریکردنی لەگەڵ یانەکە توانی 3 جار بێتە پاڵەوانی پریمەرلیگ و جارێکی چەمپیۆنزیکی بەدەستهێنا. دواتر گەیشتە سەر ستەیجی خەڵاتەکان و لە ساڵی 2008 یەکەمین باڵندۆری وەک باشترین یاریزانی جیهان بەدەستهێنا. پاشان ڕۆناڵدۆ ئەزموونێکی نوێی تاقی کردەوە و ڕووی لە ڕیال مەدرید کرد و ناوی خۆی بەزێر لە مێژووی مێرەنگی نووسیەوە و لە ماوەی 9 ساڵی یاریکردن لەگەڵ یانەکە دۆن توانی ببێتە گۆڵکاری مێژووی ڕیال مەدرید بە تۆمارکردنی 450 گۆڵ لە 430 یاریدا. هەر لەگەڵ یانەی شاهانە کریستیانۆ توانی 4 جا بێتە پاڵەوانی چەمپیۆنزلیگ و 4 خەڵاتی باڵندۆری تری بەدەستهێنا لەگەڵ دەیان خەڵاتی تاکە کەسی و گشتی. ئەمەش وای کرد ببێتە ئەو یاریزانێ هەمیشە لە هزری هاندەرانی ڕیال مەدریددا بمێنێتەوە. پاش جێشتنی ڕیال مەدرید ئەستێرە پرتوگالیەکە لەگەڵ یانەی یوڤانتوس درەوشایەوە و چەندین خەڵاتی تاکە کەسی و نازناوی لەگەڵ یانەکە بەدەستهێنا. پاشان گەڕایەوە یونایتد و دواتر لەوێشەوە ڕۆشتە سعودیە و بینەرانی تۆپی پێی بردە ئەو وڵاتە عەرەبیە. ئەفسانەکەی تۆپی پێ خاوەنی چەندین ڕێکۆردی گەورەیە کە شکاندنیان ئاسان نییە. لە ناویاندا گۆڵکاری مێژووی تۆپی پێ، گۆڵکاری مێژووی هەڵبژاردنەکان و چەمپیۆنزلیگە، جیالەوەش گۆڵکاری مێژووی یانی ڕیال مەدرید و لەگەڵ دەیان ڕیکۆردی تر. کریستیانۆ ڕۆناڵدۆ یەکێکە لە بەناوبانگترین و دەوڵەمەندترین کەسایەتیەکانی جیهانە و لە ساڵی 2016 و 2017 لەلایەن بڵاوکراوەی فۆربێزەوە بە پڕداهاترین وەرزشکاری ساڵ هەڵبژێردراوە. لە ساڵەکانی 2016 و 2019 لەلایەن تۆڕی ESPNەوە بە بەناوبانگترین وەرزشکاری ساڵ هەڵبژێردراوە. ڕۆژنامەی تایم ڕۆناڵدۆی بە یەکێک لە کاریگەرترین 100 کەسایەتیەکانی ساڵ هەڵبژارد. لە ساڵی 2014 بە ئەفسانە پرتوگالیەکە یەکەم یاریزانی تۆپی پێیە و سێەم وەرزشکاری مێژووە سامانەکەی بگاتە سەر و 1 ملیارد دۆلار. لە ئێستادا ڕۆناڵدۆ پێی ناوەتە تەمەنی 39 ساڵیەوە، بەڵام هێشتا چاوی لە بەدەستهێنانی نازناوەکان و گرنگترین ئامانجیشی بردنەوەی یۆری 2024 پاشان بردنەوەی نازناوەکان لەگەڵ یانەی نەسر. لە کۆتاییدا لە ئێوە دەپرسین ئایا ڕۆناڵدۆ دەتوانێت ئەم ساڵیش بەو ئاستە بەرزەوە بمێنێتەوە یاخود نا؟